سەبارەت بەو نەخۆشە یاخود ئەو نەخۆشیەکە ماوەیەکە لە دەستگاکان ڕاگەان باس لێوە دەکرێت پێی دەڵێن تای خوێنبەر بوون. طبعاً ئەم جۆرە نەخۆشیە زیاتر لە ئاژەڵانە دەگوازێتەوە، واتە ئەو میێروانەی کە لە ناو ئاژەڵدا دەژین، ینی ناپێستی ئاژەڵ لە ناو خوری و مووەکانیدا دەژین، بە تایبەتی ئاژەڵی مەڕ گواستنەوەی بۆ مرۆڤ قورسترە لە ڕێگای خوێنەوە. ئەگەر بێتە ئەو خوێنەی بەر مرۆڤ بکەوێت، یان لە ڕێگایەک لە ڕێگاکانە بکاتە خوێنەوەی، طبعاً تووشی ڤایرۆسەکە دەبێتن. ڤایرۆس کە تووشیش بوو هەندێک توندا، تووشی تایەکی زۆر تند و بەرز دەبێتن و دوای 7 ڕۆژ خوێنە لە لووت و دەمی دێتە دەرەوە و دواتریش پەڵەیەک لە پشتی دروست دەکاتن. یا و دۆخەی ئەو نەخۆشە ئێستا لە ناو نەخۆشخانەی دوو ئیجرا طبعاً گیراوەتە بەر ئیجراەتێکی پێویستی بە چارەسەری پزیشکی هەیە، وە لە ئەو جۆرە ڤایرۆسە ماکۆتەی نییە، واتە ناتوانرێتن پێشوەختە بکوترێن خەڵک. کە جۆرەکانی کە پێویستی بە خۆپاراستن، واتە ڕێوشێنەگرتنەبەری ئەو ڕێژانەی کە ئەو نەخۆشە عەزل بکرێت یا خجا بکرێتەوە بۆ ئەوی خەڵکانی تر بەهۆی دەستلێدانی ڕاستەخۆیەوان خۆت بەهۆی ئەو لیکاویان ئەو خوێنەی کە هەیەی نەگوازێت بۆ کەسێکی تر.